الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم صل وسلم وزد وبارك على سيدنا محمد صلاة تكون لك رضاء ولحق أداء ولعلم الظاهرة والباطن الشفاء ودواء وله جزاء. عزیزان و خۆشەویستان، سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. ئەرک و مافمان بەرامبەر پێغەمبەر صلی الله عليه وسلم، دڵسۆزی و وەفاداری و ئەوینداری و خۆشەویستی ڕەسوولی ئەکرەمیش بەرامبەر بە ئوممەتەکەی. ئەرک و واجبی ئێمە لە بەرامبەر ڕەسوولی ئەکرەما صلی الله عليه وسلم ئەوەیە کەوا ئیمانی پێبێنین، تەصدیقی خۆی و ڕیسالەی بکەین، وەک خوای تەبارەک وتەعالە لە قورئانە فەرمێت: يا أيها الذين آمنوا آمنوا بالله ورسوله والكتاب الذي نزل على رسوله. إيمان داران باوەڕداران، ئێوە پێویستە ئیمان بێن بەخوا، بە پێغەمبەری خوا، بەو کتابەی کە قورئانی پیرۆزە دابەزێتە سەر دڵ و دەرونی ڕەسوولی ئەکرەم صلی الله عليه وسلم. دووەم لە ئەرک و مافی ئێمە لە بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، پاش ئیمان و تەصدیق بەو پێغەمبەرە، بە ڕیسالە و کتابی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم، محەبەت و خۆشەویستی موسڵمانانە لە بەرامبەر ئەو پێغەمبەرە لە ئەولاد و ماڵ و منداڵ و خاک و وڵات و حتا نەفسی خۆشی ئەبێ خۆشتری بوێت، ئەگینا هەرگیز ئیمانی تەواو نابێ. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من والده وولده والناس أجمعين. ئیمانی هیچ کەسێک لە ئێوە تەواو نابێ، ئیمانی تۆکمە و بەقووەت و بەهێز نییە، حتا منی لە باوک و دایک و منداڵ و ئەولادەکان و هەموو خەڵکی خۆشتر دەوێت. کەواتە محەبەتی پێغەمبەری خوا ڕوکنی دینە. چۆن محەبەتی خوا واجبە، خۆشەویستی خوا واجبە، ئاوایش خۆشەویستی پێغەمبەر واجبە. لا إله إلا الله ومحمد رسول الله. خوای تەبارەک وتەعالە ناوی کردو بە هاو ناوی خۆی، لە هەموو کات و ساتەکانە ناوی لەگەڵ ناوی خۆیان داناوە، بۆیە ئەفزەلی مەخلوقاتە و خۆشەویستی خوایە. مادەم خۆشەویستی خوایە بێ، خۆشەویستی مرۆڤەکانیش بێ، خۆشەویستی عەبدەکانی خوش بێ، وئیلا ئیمانی هیچ کەسێک لە ئێمە تەواو نابێت. بۆیە حەزەتی عومەری کوڕی خەتاب کە ئەم فەرمایشتەی لە پێغەمبەر بیست، فەرمی: یا ڕەسوول الله، باوکم و دایکم و ئەولاد و ماڵ و منداڵم هەمووی ئەکەم بە فیدای تۆ، تۆم لە هەمویان خۆشترەوێ ئیلا نەفسی خۆم نەبێ. پێغەمبەری خوا فەرمی: یا عومەر، ئیمانت تەواو نییە هێشتا، ئیمانت جێگر نەبووە. ئەمە عولەما و زانایانە فەرمون ئەم وتەی پێغەمبەری خوا لە بەرامبەر ئیمامی عومەرە، لە بەرامبەر حەزی عومەر ئەمە تەوەجوه بوو، ئەم تێڕوانینەی پێغەمبەری خوا بوو حەزی عومەر، چونکە یەکسەر دوایەوە حەزی عومەر ئیتیجاهی گۆڕا، فەرمووی: یا ڕەسوول الله، ئێستا تۆیشم لە نەفسی خۆم خۆشترەوێ، نەفسیشم فیدای تۆ ئەکەم، نەفسیشم هی تۆیە، تۆ ڕازی بیت قوربانی تۆ یەکەم. بۆیە پێغەمبەر فەرمی: ئەلئانە یا عومەر، ئەلئانە یا عومەر، ئێستا ئیمانت تەواو بووە. سێم لە ئەرک و واجبی ئێمە بەرامبەر ڕەسوولی ئەکرەم صلی الله عليه وسلم ئەوەیە کەوا ئیطاعەته وامتثال ئەمره، جێبەجێکردنی فەرمانەکانی لەسەر سەرمان داینین. فەرمانەکانی جێبەجێکردنی واجبە، چۆن فەرمانی خوا واجبە، ئاوای فەرمانی پێغەمبەر واجبە. من أطاع الرسول فقد أطاع الله، أطيعوا الله وأطيعوا الرسول. ئەوەی ئیطاعی پێغەمبەر بکە ئیطاعی خوای کردووە، ئەوەی گوێڕایەڵی پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم، ئەوە گوێڕایەڵی خوای کردووە. هەر کەسێک گوێڕایەڵی پێغەمبەر نەکا، گوێڕایەڵی خواشی نەکردووە. بۆیە خوا فەرمێ لە ئایەتەترا: گوێڕایەڵی خوا بن، گوێڕایەڵی پێغەمبەری خوا بن صلی الله عليه وسلم. فەرمایشتەکانی جێبەجێکەن، وتەکانی جێبەجێکەن، شوێن پەیام و ڕیسالەی ئەو کەون، وئیلا ڕێگەتان نییە بۆ نەجات، هیچ دەرچەیەک نییە ڕزگارتان بێ لە قیامەتە
لە دنیایشا ئیلا ڕێگە و ڕێبازی پێغەمبەر نەبێ سیڕات المستەقیمە بۆیە پێویستە تۆ فەرمانەکانی جێبەجێکەی خوای ئەفەرمێن بۆ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واتقوا الله خوا فەرمێت ئیمانداران ئەوەی کەوا پێغەمبەر هێناوێتی فەرمانی ئێمەیە فەخوذوه جێبەجێیکەن بەگوێی بکەن گوێڕایەڵی بن سەمع و تاعەتان هەبێ بۆی وما نهاكم عنه فانتهوا ئەوەی کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قەدەغەی لێ کردوون نەهی لێ کردوون فەرموویەتی مەیکەن فەرموویەتی وازی لێ بێنن ئێوەش قەدەغەیکەن ئێوەش ئەمر بە چاکە بکەن و نەهی لە خراپە بکەن وەک پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم واتقوا الله لەخوا بترسن تەقوای خوا بکەن پارێزگاری بکەن بۆ دینتان بۆ ئیمانتان بۆ قیامەت و بەرزەختان خوا بۆ شێوازە بە ئومەتی ڕەسوولی ئەکرەمە فەرمێ صلی الله عليه وسلم قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم خوا فەرمێت پێیان بڵێ خۆشەویست ئەوان ئەگەر ئەڵێن خوامان خۆش ئەوێ ئەمە ئاەتێک بۆ لەسەر جوولەکان هاتە خوارەوە جوولەکانیان و ئێمە خوامان خۆش ئەوێ نەعوذ بالله و ئێمە بەڕاستی نەوەی خواین نەعوذ بالله ئەیان و ئێمە زۆر دۆستی خواین ئێمە هەڵبژادەی پەروەردگارین خوا فەرمی پێیان بڵێ بە درویان خەرەوە ئەگەر ئێوە خواتان خۆش ئەوێ فەتەبیعونی شوێن من کەون ئەگەر شوێن من کەوتن ئەوە خوای خوایش ئێوەی خۆش ئەوێ وەخوا لێشتان خۆش ئەوێ ئەشتان خاتە باشتەوە بەڵام ئێوە درۆکەن ئێوە خواتان خۆش ناوێ بۆیە دوای من ناکەون خوای ئێوەی خۆش ناوێ و لێشتان خۆش نابێ لێشتان ڕازی نابێ بۆیە ئەم ئاەتە بۆ ئومەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەوەی بانگەشەی خۆشەویستی خواکە ئەوەی ئەڵێ خوام خۆش ئەوێ ئەوەی ئەڵێ من فەرمانی خوا جێبەجێکەم ئەبێ پێغەمبەری خۆش بوێ ئەبێ شوێنی پێغەمبەر بکەوێ چونکە هیچ ڕێگا و ڕێبازێک نەکۆ ئاماژەوان پێکرد بۆ ڕزگار بوون و سەرفراسی و لوتکەی سەعادەت ئیلا ڕێگە و ڕێبازی پێغەمبەر نەبێ صلی الله عليه وسلم اینجا کە تۆ ئەوتە کرد خوش تۆی خۆشەوێ و خوا لێشت خۆشەوێ ئەبێ ئیقتیدا بەو پێغەمبەرەوە بکەین لە قەول و لە عەمەلە لە کار و کردەوەمانە ئەوە تا خوای تەبارەک وتەعالا ئەفەرمێت من قدوەیەکم بۆ داناون پێشەنگ و پێشەوایەکم بۆ داناون کە ڕەسوول اللهە پەروەردەی منە خوا فەرمێت خۆم پەروەردەم کردووە هەر کەس شوێنی بکەوێ زەرەر ناکا هەر کەس شوێنی بکەوێ بێتە خۆشەویستی من لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا ئێمە بۆ ئێوەمان ناردووە پێغەمبەرێکی نازدار و خۆشەویست لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لە ئەو پێغەمبەرە نازدارە ئوسوەی حەسەنە هەیە ڕەوشتی جوان هەیە کار و گوتاری جوان هەیە ئێوە شوێن ئەو بکەون بۆ وانەی کەوا ڕجایان بەخوا هەیە ئیدعا و بانگەشەی خۆشەویستی خواکەن ئەیانەوێ خوا ڕەحمیان پێ بکە خوا سۆز و بەزەی خۆی برژێنە بەسەریانە خوا عاقیبەت خێریان کە لە دنیادا ولا قیامەتیشا سەربەرز بن ئەهلی نەجات بن ئەهل الله بن لەگەڵ پێغەمبەر و هاوڵانە بن ئەبێ بەڕاستی ئیقتیدا لەو پێغەمبەرەوە بکەن شوێن ئەو پێغەمبەرە بکەون نەک تەقلیدی کوێرانەی وڵاتان و کوفر و مشریکین و تاوانباران مۆدیلاتی وڵاتان ئەخلاق و گوتار و ڕەوشتی پێغەمبەر و دینەکەی پێغەمبەری خوا فەرامۆشکە وذكر الله كثيرا ئەوانەی کەوا زگری خوا زۆرەکەن یادی خوا زۆرەکەن ئەو کەسانن بەڕاستی پێغەمبەریان بە ئوسوەی حەسەنەی خۆیان قبوڵە پێشەنگ و پێشەوایانە شوێن پێغەمبەر کەوتون ئیقتیدا لە پێغەمبەرەکەن صلی الله عليه وسلم توقیره وتعظیمه ئومەتەکەی ئەبێ ئەو پێغەمبەرە بە گەورە بزانێ و ڕێزی لێ بگرێ نەک خۆی لە ئالو بەیتەکەیشی خوای تەبارەک وتەعالا فەرمێت إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا لتؤمنوا بالله ورسوله وتعزروه وتوقروه وتسبحوه بكرة وأصيلا خوای تبارك وتعالى فنن إيما پیغمبرك ما ناردو بو إيوة الرحمة شاهدا ومبشرا ومنذيرا أو پیغمبر شاهدا بسر أعمال أمتك إيوة شاهدا شاهد اسم فاعلة
يعني بۆ حاڵ و ئیستیقبالە لە ئێستا ولا مەو دوایش خوا عیزەتێکی بۆ پێغەمبەرە داوە لە قەبرەکەیشا ئاگادارێکە لە ئەعمالی ئومەتەکەی تۆ ئەوەی کرد ئومەتەکەی تۆ ئەمەی کرد ئومەتەکەی تۆ کاری چاکەی کرد ئومەتەکەی تۆ لایەندا بۆیە پێغەمبەر لە فەرمایش دکا کە بەزار ڕیوایەتی کردووە سەنەدێکی صەحیح پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئەفەرمێت هەرچی کار و کردەوەی ئێوەیە پێش ئەوەی بڕاتە حوزوری پەروەردگار خوا حورمەتەن بۆ من پیشانی منی ئەدا ئومەتی منە یا پێغەمبەری من نەک شاهیدە بەسەر ئومەتەکەی خۆیەوە بەڵکو شاهیدە بەسەر ئومەتەکانی تریشۆ ئەم عیزەتە خوا بە پێغەمبەریدا بە هیچ پێغەمبەرێکی نەداوە صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمێت ئەعمالی ئێوە پیشانی منە دەن تعرض علي أعمالكم فإن رأيت فيه خيرا حمدت الله ئەگەر کاری چاکەم لە کردەوە مەلەفی ئێوا بینی ئەڵێم خوایە سپاس بۆ تۆ ئەمە ئومەتە نازارەکەی منە کاری چاکەکەن ئەهلی مەحەبەتن ئەهلی خێرن ئەهلی چاکن ئەهلی مزگەوتن یارمەتی یەکتریە دن یەکتریان خۆشەوێ بەدەم یەکتریەوەن خوایە بۆیان زیاد کەی پێغەمبەر سوپاسی خواکە و دوعای خێریشی بۆ کات و هەروەها فەرمێت وئین ڕەئەیت شەڕەن ئەگەر خراپم تیابینی تاوانم تیابینی موقفی پێغەمبەر چۆن بێ لەو کاتە دوعای شەڕمان تێکە نەخێر ڕەحمەتە للعالەمینە بەڵکو لەو کاتەجا فەرمێت ئیستەغفەرت لەکم خوایە لەم ئومەتەی من خۆش بە نازانێ تاوانی کردووە شەیتان فریوی داوە خوایە لێ خۆش بە خوایە لێ خۆش بە بۆیە پێغەمبەر شاهیدە بەسەر کردەوەکانی ئێمە خوا فەرمێ ئینا ئەرسەلناکە شاهیدە پێغەمبەر شاهیدە و هەروەها مبەشیرە پێغەمبەر مژدەدەرە بە ئومەتەکەی ئەفەرمێت ئەهلی چاکە بن ئەهلی محەبەت بن ئەوە بەهەشتین منەذیرە شاهیدە و مبەشیرە و نەذیرە ترسیانەرە لەوەی کەوا دوورمانە خاتەوە لە ئاگری جەهەنەم لە تاوان لە گوناه لە خراپە لە هەموو شەڕێک لە دنیا و لە قیامەتە ئەگەرین بەگوێی بکەین ئەو پێغەمبەرە ئەمە مەکانەتێکی بەڕاستی بۆیە خوا فەرمێت لتؤمنوا بالله ئێمە پێغەمبەر ناردووە بۆی وە فێرکە ئیمان بەخوا بێن ئیمان بەخوا بێنن ئیمان بە پێغەمبەرەکەی بێنن اینجا وتعزیروه تعظیمە بۆ پێغەمبەرە بکەن بە چاوی کەمەوە سەیری مەکەن مەڵەن بەشەرێک وەکو ئێمە و تەواو پێغەمبەر بەشەرە بەڵام محمد بشر وليس كالبشر بل هو ياقوتة والناس كالحجر بردش حجرش یاقوتیش هەر لە جنسی حەجەر و بەردە بەڵام ئەو نرخەی یاقوتەیەتی بەردنیەتی پێغەمبەر بەشەرە بەڵام ئەو نرخە و مەکانەتە و جاها لای خوا ئەو هەیەتی هیچ مرۆڤێکی تر نیەتی بۆیە ئەم جاه و مەقامە خوا بە پێغەمبەری داوە صلی الله عليه وسلم خوا فەرمێت وتعزیروه تعظیمی پێغەمبەر بکەن پێغەمبەر بە گەورە بزان بە چاوی سووک و سەی نەکەن ناڵێن بەشەر و ئێمە تەواو نەخێر وان نییە بەشەرە بەڵام خوا تەعزیمی و پێغەمبەری کردووە خوا ڕێزی لەو پێغەمبەرە گرتووە خوا مەکانەتی پێغەمبەری خوای پاراستووە وتوەقیروه ڕێزی لێ بگرن اینجا وتسبحوه بكرة وأصيلا ئێوە تەسبیحاتم زیادی پەروەردگارکەن لەسەر ئەوەی کەوا بەیانیان ئێواران ئومەتی ئەو پێغەمبەرە نازدارن ئەو پێغەمبەرە نازدارە ئەوەندە ڕێز و حورمەتی هەیە لای ئێمە هەمیشە ڕێزی لێکین داوای هەرچی لە ئێمە بکا بۆ یەکەین ئەمە مەکانەتی پێغەمبەرە ئەرک و واجبێکی تر لەسەر ئێمە بەرامبەر پێغەمبەر ئەوەیە کەوا وەک ڕێز یەگرین بە چاوی گەورەیەوە سەیرەکەین ئەبێ سەڵاواتیشی لەسەر لێبەین سەڵاواتی لەسەر لێ بدەین سەڵاواتێک کە خوا پێش هەموو مەخلوقاتی خۆی سەڵاواتەدا اینجا لە پاشان فریشتەکانی اینجا ئەفەرمێن مەلا مرۆڤەکان ئێوەش ئومەتەکە نازارەکەی پێغەمبەری خوا ئێوەش ئەو پێغەمبەرە کە ئەوەندە بە وەفایە ئەوەندە بە حورمەتە بەرامبەر بە ئێوە ئێوەش سڵاواتی لەسەر لێدن ئەم سڵاواتە بۆ ئەوە نییە جاه و مەقامی پێغەمبەر بەرز بێتەوە بۆ خۆتانە خوا لێتان خۆش بێ و بە یەک سڵاوات خوا دەستەوە لەسەر ئێوە لێ بدا ئەمە بەرەکەتی پێغەمبەرە بۆ خۆشتان إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما ولا ما زاناني ما فرمون
ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، خوا ئەمری کرد بە فریشتە سوجدە بۆ ئادەم بەرن، بەڵام ئەمری نەکرد بە فریشتە سوجدە بۆ پێغەمبەر بەرن. ئیتر چۆن ئادەم لە پێغەمبەر گەورەتر نییە و یا محەممەد لە مەسەلەی ئادەم گەورەترە؟ چۆن شتی وا بێ؟ کاتێک فریشتە خوا ئەمری پێ بکات سوجدە بۆ ئادەم بەرێ، سوجدەی تەکریم و ڕێز، بەڵام ئەمری نەکرد فریشتە سوجدە بۆ پێغەمبەر بەرێ صلی الله علیه وسلم. ولەماو زانانە فەرموون هێشتا ئەر پێغەمبەر گەورەترە، خوا ئەمری کرد بە فریشتە سوجدە بۆ ئادەم بەرێ، بەڵام خۆی سوجدەی نەبرد. خوا تاک و تەنهایە، بەڵام خوا سەڵاوات لەسەر پێغەمبەری خوا لێدا، سەڵاوات لەسەر ئادەم لێ نەدا. بۆیە عولەما فەرموون کارەکەی پێغەمبەر گەورەترە. لە ئاەتی ئین الله ومەلائکەتەه گەورەی پێغەمبەر دەرەکەوێت، نەک هەر یەک جار خوا سڵاواتی داوێ، بەڵکو لەحزە بە لەحزە خوا سڵاوات لەسەر پێغەمبەری خوا لێدا. ئین الله ئینە بۆ تەحقیقە وەکو لە زبانوانی عەرەبیە، وملائكته إن الله وملائكته يصلون فعل مضارع بو تجديد تحديثه يعني تازبون وو نيبون وو بردوان بون ثبوت تجديد أمانية وكل قواعد عربية عماشي فكرة يكجار أمكرا بس وجد أبو آدم قناهي كر خوادري كر بلا مو بيغمر ناس دار صلى الله عليه وسلم كاتك أجر اشتيق ببوايا خوا براسي تورنا أبو لي عفى الله عنك لما أذنت أي بيغمر ناس دار بو إذن الدان خوات شون برامر بيغمبري خوا أدويت خطابي خوا برامر بيغمبري خوا بلام بآدمي فرمون لباش برر دروا كواتا أمركي بيغمبر قورترا فريشتا يكجار أمري بيكرا سجدة وآدم بريه بلام خوا أمري كر فرمين من خوشمو يوج فريشتا كانوا همو خلقيش باصلات بردوانة بيغمبري خوا لبنا كواتا أمري بيغمبري خوا قورو بيروزكا جا صلاوات زور قوريه زور بيروزا أم صلاوات بو خوتا بو عاقبة خيري خوتا بو بختوري خوتا بو سربرزي خوتا بو قيامتي خوتا بو دنياي خوشتا بيغمبري خوا فرميت البخيل من ذكرت عنده فلم يصلي عليه أزان بخيل كيه رشد أويا كوا ناوي أو بيغمبر ببريت لبنايا صلى الله عليه وسلم صلواتك لسلينا ده أقربكم إلي مجلسا يوم القيامة أكثركم علي صلاة بيغمبر فرميت نزيك ترين كسيك لإيه ولا قيامتها إلا من أزان كيه أويا إنو يجزورك أويا رو يجزورك ريت أويا خير وصدق يجزورك نا أويا كزور صلاة لسر بيغمبري خوالي هذا زور صلاوات لسر بيغمبري خوالي هذا الشيخ محمد المصري باسي فلاعيك الله هاد ولا متي شيخ همو ما سيجار بيغمبري تخوم سيجار بيغمبري تخوم لما نجي رمضان همو شيخ بيغمبري تخوم الزور عجيب مليهاو شاويك همو شوي بدي داري بيغمبر شاد بيه أبي شكاري بكام كابرا منيش بهمو تمني خومو أو تخواتم يك لحظة بخزمت ديداري رسول الله شادم شاد نابم بيمتو تشيكي وتي همو روجي من له 18000 صلاة الله سر بيغمبري خوا زيادة ردم 18000 لشو رجل زيادة كم أو اتصالي من أبا بيغمبروا بويا بيغمبر اتصالي قال ما هي وتي هر أواني الشيخ والله هر مشاكلك مو بيه هر قرفتك مو بيه هر نارعتك مو بيه ببركات صلاة الله سر بيغمبري خوا رزقار مو ونجاة مو صدقت يا رسول الله بيغمبري خوا وبيكون الكعبي فرمو ما دمت هم دعاء كان صلاة الله سلام دأي ترخم نبي فإذا تكفى همك وتغفر ذنبك اتتوخم نبي خوا لهمو قنا كانوا خوش بيه خوا خمو خفتش نايله أركو واجبي يما لبرامبر بيغمبر صلواته بتايبد لشو روج جمعة بيغمبر خويا فرميت لشو روج جمعة زور صلوات من السلادون شنو من خوم أي بيسم قيوم ليتي كاتك من صلوات ثاني إيه وأبي اسم قيوم ليتي دعاء خير اشتان بوكم شن بختورا أو كسيكوا لشو روج جمعة لك هذا ساعة كان ترى صلوات بيغمبر خوالي داو بيغمبر أي بيسيو ناوي خوي باو قداي توماركاو إنجا بيغمبريش دعاء خيري وكاو خواو فريشتكاني صلوات رسول الله أما بختورية
ئەرک و واجبی ئێمە بەرامبەر موسڵمان ئەوەیە، بەرامبەر پێغەمبەر ئەوەیە، بەڵام بۆ خۆمانە ئەو سڵاواتە، بۆ ڕەفعی دەرەجاتی خۆمانە، بۆ حەلی مەشاکیلی خۆمانە. فەرمایی زۆرە لەم بارەوە، نامێ بڕۆمە ناو تەفاسیلە. هەر گەنجێکی ئەم مزگەوتەوتی وەڵڵی مامۆستا من ڕۆژانە 10,000 سڵاوات زارچ پێغەمبەری خوا دەدەم، بەڵام بە بەرەکەتی ئەو سڵاواتەوە حەچی مەشاکیلە حەلم بووە، یەک مەشاکیلم نەبووە، یەک بەڵام نەبووە، یەک مصیبەت نەبڕی تۆ کردوم ئیلا بە بەرەکەتی ئەو سڵاواتە نەجاتم بووە. هەر خەڵکی ئەم مزگەوتەی لۆجی سەی لە مزگەوتە بخوا. ئەمە بەرەکەتی سڵاواتە ئازیزان و خۆشم بۆ خۆتە، بەڵام ئەرک و واجبی خوا دایناوە لە تۆ بەرامبەر پێغەمبەری خوا، ئەرک و واجبە لەسەرە، بەڵام بۆ خۆشتە و قیامەتی خۆشتە. ئەخیر نقطە لەسەر ئەرک و واجبمان بەرامبەر پێغەمبەری خوا ئەوەیە نەشر و دەعوەتیهی، دعوەتەکەی پێغەمبەری خوا، ڕیسالەکەی، پەیامەکەی بگەێنین. بەلیغوا عنی وەلەو ئایە، ئەم فەرمایشتانەی من بگەێنین. پێغەمبەر فەرمێ ئەگەر ئایەتێکیش بێت نەسیحەت و ئامۆژگاری فرامۆش مەکەن. كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر. أو براسي أمتي پێغەمبەری خوا کاتە باشترین ئومەت. زۆرێکمان وازمان لە بانگەواز و نەسیحەت و ئامۆژگاریانە نەکی خەڵکیش، بەڵکو هی ماڵ و مناڵی خۆشمان، هی کوڕەکانمان، هی کچەکانمان، هی خێزانەکانمان، ئەوەی کەوا پەیامی خوایە، ئەوەی فەرمانی خوایە، ئەوەی فەرمانی پێغەمبەری خوایە، سەیرەکەی دەستوراتی قورئان، دەستوراتی پێغەمبەر، مەسەلا دەستوراتی خێزانی پێغەمبەری خوا، ماڵ و مناڵی پێغەمبەری خوا، ئەسحابی پێغەمبەری خوا، سەلەفی ئومەتە لەناو خۆمان و ماڵ و مناڵمانە نییە، لە قەول و کار و کردەوە و گوتارمانە نییە، لە معامەلەمانە نییە، لە بازارمانە نییە. ئەمەش خۆی بۆ خۆی تاوانێکی گەورەیە، گوناهی زۆر گەورەیە، جگە لەوەیش کەوا عقوبەیەکی گەورەی بەدواوەیە، چونکە تۆ یەکێک لە فەرمانەکانی خوات ئیهمال کردووە و ڕەوشتەکانی پێغەمبەرت ئیهمال کردووە کە بانگەوازە بۆ دینەکەی. ئەم دینە دینی نەسیحەت و ئامۆژگاریە، دینی ئەوەیە کەوا دەستی خەڵکی بگری لە خراپەوە بۆ چاکە، نەک بڵێ نەوەڵا دەسەکردم بکڵەوە شڕەکەی خۆمان بابانەی بە، وەڵا با ئەی با قڕێکێک بەسەرتا. ئەبێ ئاگا لەوە بێ بۆی کەوا لە قیامەتە پێغەمبەر دەرە نەکات، پێغەمبەری خوا لە ئاخر زەمان لە قیامەتە لە کاتی حەشر نەشرا، لەو کاتا کۆمەڵە تێن ئەڵێن یا ڕەسوڵ ئێمە ئومەتی تۆین، منیش ئەڵێم نایەن ناسم، بعدا لەهم دەریان کەن، ئومەتی منی چی؟ ئەمانە ئومەتی من نین. بۆ ئەوانە کێن؟ ئەوانە کەسانێکن پێغەمبەر فەرمێت لە دوای من دینەکەی منیان شێوان، لە دوای من دینەکەی منیان تێکدا، لە دوای من دوای بەرنامەی دینەکەی من نەکەوتن، دوای من و ئەسحابی من نەکەوتن، ڕیسالەی منیان فرامۆش کرد. دەی بعدا لەهم دەریان کەن. قڕ بەسەر ئەو کەسەی کەوا پێغەمبەر لە قیامەتە دەرێکا. بەدبەختی و نەکبەتی ئاوەیە کە تۆ لە دنیادا خۆت بە موسڵمان بزانی، شوێنکەوتەی پێغەمبەر نەبی، لە قیامەتە پێغەمبەر دەرت کات. خوا لە هەموو لایەکمان ڕاستی بی، خوا لە هەموو لایەکمان خۆش بی، خوا عاقیبەتمان بەخێر بگەڕی، خوا لە گوناو تاوانی خۆمان و باوک دایکمان خۆش بی، خوا لە بەڵا و باو نەخۆشی لامان دەی. یا ربی خوایان ئەرک و مافمان بەرامبەر پێغەمبەری خوا جێبەجێ بکەین. یا ربی خوای فرامۆشی نەکەین. خوای وامان لێ بکەی شارەزامان لە شریعەتەکەی خۆت، لە دەستوری پێغەمبەرەکەی خۆت، لە قورئان و لە فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. خوای تەسکێمان کەی، پاڵەفتەمان کەی، خوای لە بەڵا و باو نەخۆشین لامان دەی، خوای وڵات و نیشتیمانمان لە هەموو زوڵم و ستەم و زاڵم و لە هەموو ناڕەحەت و قەهر و غەزەبی خۆت پارێزراو کەی، خوای تووشی قات و گرانیمان نەکەی، خوای تووشی وشە ساڵیمان نەکەی، خوای وڵاتمان تێر ئاوکەی، کانی و کارێزمان بۆ بتەقێنی، بارانی بەڕەحمەت بۆ بارێنە، خوای یا نائومێدمان مەکە، بەکار و کردەوەی خۆمان لەگەڵمانە مەجوڵێرەوە. یا ربی خوایە بەڕەحم و بەزەی خۆت لەگەڵمانە بجوڵێرەوە. یا ربی خوایە عاقیبەتی پیرەکانمان بەخێر بگێڕی، هیدایەتی گەنجەکانمان بەی. یا ربی خوایە ماڵ و منداڵی وەلایەکمان ساڵحکەی. یا ربی خوایە ئەوانەی کەوا منداڵیان نییە، منداڵی ساڵحیان بەرێ، ئەوانەی هەیانە و ساڵحێنە خوایە بۆیان ساڵحکەی، ئەوانەی نییانە خوایە منداڵی ساڵحیان بەرێ، خوایە منداڵی هەموو لایەکمان ساڵحکەی. یا ربی خوایە لێتە پاڕێینەوە بە ئیمان و مانژێنەوە مان بێنەوە زیندومان کەرەوە. خوا شیفای نەخۆشەکانمان بە، خوا شیفای نەخۆشەکانمان بە، خوا شیفای نەخۆشەکانی ماڵ و خەستەخانەکانمان بە. یا ربی خوایە لێتە پاڕێینەوە ئەوانە گیر و گرفتیان مەشاکیلانێ خوایە بۆیان چارەسەرکە. یا ربی خوایە ئەو گەنجانەی دانەبزان خوایە لەسەر خێر و خۆشی دایان بەزێنە، ئەو خوشکە بەڕێزانەی دانەبزان خوایە دایان بەزێنە. یا ربی خوایە لێتە پاڕێینەوە ئەوانەی داوای دوعای خێریان لێ کردوین بۆ خۆیان، بۆ منداڵیان، بۆ گیرگرفتەکانیان. یا ربی خوایە لێتە پاڕێینەوە تۆ خوایەکی بەڕەحمی لەبەر جاه و مەقامی و پێغەمبەرە و باقی پێغەمبەران و ئەولیا و ساڵحان و خاتردارانت پەروەردگارە
یا ڕەبی خوای کێشە گرفتەکان بۆ حەڵکە کاران بۆ ئاسانکە ڕەحمەتی خۆت برشێنە بەسەری ئەوان و ئێمەیشا آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين